بەهۆی ناکۆچی لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان تا ئێستا هیچ وادەیەک بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دیاری نەکراوە. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەنێت یەکێتی ڕێگری سەرەکیە لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە پێش هەڵبژاردنەکانی عێراق. ڕێکەوتن نەکراوە نەخێر بڕیار بوو سەرۆکی حکومە دوای داڤۆس بێتە پەرلەمانی کوردستان و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وادەیەک دیارکردن، بەڵام بەهۆی ئەو تەفسیرە یاسایی کە ئێستا لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان هەیە و ماوەی پەرلەمان ماوە ئەمە نەکراوە. دووەم ڕێیەکی تر هەیە ئەگەر هاتوو سەرۆکی حکوومەت پەناباتە بەر ئەنجومەنی شورا بۆ ئەوەی ئەم یەکلا بکاتەوە لە بەرەوەی ئەنجومەنی شورا هەر بڕیارێکدا ملزەمە بەنسبەت ئەمەوە. لە دووەمدا ئەم پرۆژەیە نایەتە بەرنامەی کارەوە بەهۆی ناکۆکی سیاسیەکان بەتەکید یەکێتی نیشتیمانی کوردستان پێی ناخۆشە هەڵبژاردن بکرێت. هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا بە فەرمی داوای نەکرد و هەڵبژاردنەکانی کوردستان دوای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام بدرێت، بەڵام بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکان پێداگری دەکات کە هەڵبژاردنەکان لە مانجی 6 بکرێت. پەرلەمانتارێکی ئەو پارتەش ئاشکرای دەکات ئەوان پێیان باشە لە دوای تەواوبوونی ئەو دوو خولی گرێدانەی کە بۆ پەرلەمان درێژ کراوەتەوە کە دەکاتە دەی 6 اینجا هەڵبژاردن بکرێت، ئەگەرنا دەبێت یاساکە هەموار بکرێتەوە. بەپێی یاساکە 6/11 بەپێی یاساکە ئەگە هەردوو پەرلەمانی کوردستان هەردوو وادی وەرزەکەی خۆی تەواو کە 6/11 انتخابات دەکرێت، بەڵام ئەگەر پێشتر هەر بڕیارێکی لێ بدرێ پێویستی بە هەموارکردنەوە یاسای ژمارە 1/2007. پێش درێژکردنەوەی وادەی پەرلەمانی کوردستان بۆ دوو خولی گرێدان، کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێک بوو لەو پارتە سیاسیانەی کە پێداگری دەکرد هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت، بەڵام پارتی بە هاوکاری یەکێتی و ژمارەیەک فراکسیۆنی تر لە دانیشتنێکی پەرلەمان بەبێ ئامادەبوونی گۆڕان و کۆمەڵ بە یاسایە کاتی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی دواخست. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت ناکرێت فراکسیۆنێک بەویستی خۆی بێڕێزی بە پەرلەمان و پرۆسەی هەڵبژاردن بکات بە کەیفی خۆی کاتەکەی دوا بخات و پێشی بخات. بەداخەوە یعنی هەر فراکسیۆنێک ئەوە بڵێ کە بۆ خۆی بەشێک بووە لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان وە بەشێک بووە لەوەی کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان نەکرێ بەڕاستی ینی ئەوە نازانم چی لێ خوێنرێتەوە، ینی بەڕاستی ئەوە ینی جۆرێکی ترە لە بێڕێزیکردن بەرامبەر بە پەرلەمان و بە فراکسیۆنەکان. ئەگەر ناچ کام فراکسیۆنە بوو کە ماوەی پەرلەمانی درێژ کردەوە، ئەگەر مەبەستیان هەڵبژاردن بوو ویستی ڕاستەقینەیان بۆ هەڵبژاردن هەبوو با لە کاتی خۆی لە مانگی 11 هەڵبژاردن بکرێت. فراکسیۆنی گۆڕانیش ئاشکرای دەکات دەبێت پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە وە کۆمیسیۆن چەندین ڕێکار بگرێتە بەر بۆ ڕێگریکردن لە ساختەکاری اینجا هەڵبژاردن ئەنجام بدرێت. بێگومان ئیرادەیەکی جدی نەبووە لە ڕابردوودا کە ئەمانە دەساتیان بەدەست بووە ئەوەیان نەکرد. ئێستا هەر حیزبێک لەو حیزبانە چ پارتی بێ چی یەکێتی بێ هەر حیزبێکی تر پیان خۆش بێ بەم ئالێتەوە لە ئێستا انتخابات بکرێ بۆ تێپەڕاندنی ئەو دۆخەیە بۆ ئەوەیە کە دەست بە ئەو دەنگانەیە بگرێت کە لە ڕابردووە هێنەوێت. بەهۆی نەناردنی ناوی دەنگدەرانی تایبەت بۆ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان لەلایەن وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە کە لەلایەن پارتیۆ بەڕێوە دەبردرێن، کێشەی بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لەلایەن کۆمیسیۆنەوە دروست کردووە. بەڕای چاودێران و پەرلەمانتارانیش فشارەکانی پارتی بۆ پێشخستنی هەڵبژاردنەکان بۆ ئەوەیە کە بەو تۆمارە دەنگدەرە پاک نەکراوەی کە هەیە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.